Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که گرامالاتان لویدیویکی نودا. لەم ڤیدیۆدا باسی ئەوەکەین کە چۆن بتوانیت ئەو وشانەی کە فێر ئەبیت لەبیرە نەچێتەوە. زۆر کەس لە ئینستاگرام نامەی بۆ ناردبووم کە ئەم کێشەیان هەیە، بۆیە بە باشم زانێت کە ڤیدیۆیەک دەربارەی ئەوە بکەم. بۆیە لەم ڤیدیۆدا باسی چەند خاڵێکی گرنگەکەین لە فێربوونی وشەی نوێدا و لە کۆتای ڤیدیۆکەشە باسی ڕێگایەکتان بۆ بکەم کە یوتیوبەری بەناوبانگ English with Lucy بەکاری هێناوە و سوودی لێوەرگرتووە. ئێستاش دەست پێ بکەین. کاتێک کە تۆ فێری وشەیەکی نوێ ئەبیت بە سێ قۆناغی سەرەکیات تێپەڕیت کە قۆناغەکان ئەمانن. یەکەمیان قۆناغی ناسینەوەیە یان ڕێکگنایزین. لەم قۆناغەیە تۆ هەست دەکەیت ئەو وشەیەت بینیوە یان لە شوێنێک بیستوتە، بەڵام ماناکەی نازانیت و نازانیت چۆن بەکارەهێنرێت. قۆناغی دووەم کە لە کاتی فێربوونی وشەی نوێ پێیان تێپەڕیت قۆناغی ئەندەرستاندین واتە تێگەشتنە. تۆ هەست دەکەیت ئەم وشەیەت بینیوە و ئەیناسیتەوە و لێشی تێگەیت، بەڵام هێشتا نەگەشتێتە ئەو قۆناغی کە بتوانیت بەکاری بهێنیت کە قۆناغی سێیەمە. قۆناغی سێیەم قۆناغی بەکارهێنانە. تەواو لە وشەکە تێگەشتیت و ئەتوانیت بەکاری بهێنیت. بۆ ئەوەی کە بگەیت بە قۆناغی سێیەم پێویستە ئەو وشەیە کە ئەتەوێت فێربیت چەندین جار لە چەندین شوێنە گوێت لێ ببێتەوە یان بیبینیتەوە بۆ ئەوەی کە بگەیت بۆ قۆناغەوە بتوانیت لە کاتی قسەکردنە بە ئاسانی بەکاری بێنیت. بۆیە نابێت پەلە بکەیت لە فێربوونی وشەی نوێیە. با ئێستاش باسی چەند خاڵێکی گرنگ بکەین کە لە کاتی فێربوونی وشەی نوێیە پێویستە ڕەچاویان بکەیت بۆ ئەوەی لەبیرە نەچێتەوە. یەکەمیانەوەیە کە پێویستە تۆ دەفتەرێکی تایبەت دابنیت بۆ ئەو وشە نوێیانەی کە فێرەبیت و تێیا بنووسیتەوە. و خاڵێکی گرنگەوەیە کە کاتێک کە تۆ وشەیەکی نوێ فێرەبیت لەسەر دەفتەرەکەت بینووسیتەوە، هەروەها لە ڕستەی خۆتە بینووسیتەوە. واتە ئەو ڕستەی کە بینیوتە هەمان شت نەنووسیتەوە، بەڵکو خۆت ڕستەیەکی نوێ داڕژیتەوە و بینووسیتەوە. خاڵێکی گرنگی ترەوەیە کە پێویستە تۆ بزانیت کە ئایا کەسێکیت لە ڕێگەی تێکستەوە فێرەبیت یان لە ڕێگەی ڕسمەوە فێرەبیت. کەسانێکان تەنها تێکستەکە ببینن ئەو وشەیە لە مێشکیانە خەز نەبێت و لەبیریان ناچێتەوە، بەڵام کەسانێکی تر هەن کە لە ڕێگەی ڕسمەوە فێرەبن و پێویستە وێنەی ئەو شتە بکێشن بۆ ئەوەی لەبیریان نەچێتەوە و لە مێشکیانە چەسب بن. بۆیە پێویستە تۆ بزانیت لە کام جۆرەیانیت بۆ ئەوەی کە کاتت بە فێرۆ نەچێت و ئەو وشانەی کە فێری ئەبیت لەبیرە نەچێتەوە. ڕێگایەکی ترەوەیە کە کاتێک کە وشەی نوێ فێرەبیت بە دەنگی بەرز بیڵیتەوە. واتە تەنها ئەو نەبێت کە بینووسیتەوە، بەڵکو بە دەنگی بەرز بیڵیتەوە بۆ ئەوەی لەگەڵ شێوازی خوێندنەوەی وشەکە ڕابێت، هەروەها جارێکتر خۆت گوێت لێی بێتەوە و بەم شێوەیەش وات لێکات کە ئەو وشەی کە فێری ئەبیت لەبیرە نەچێتەوە. خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەویشەوەیە کە هەوڵ بیت بە شێوەیەکی بەردەوام و وەک یەک فێری وشەی نوێبیت. بۆ نمونە هەموو ڕۆژێک تۆ 5 وشەی نوێ فێربیت، نەوەک ڕۆژێک 5 وشە فێربیت، ڕۆژێک 20 وشە، ڕۆژێک 30 وشە، ڕۆژێک 1 وشە، ڕۆژێک 2 وشە. بەم شێوەیە هەڵێ، بەڵکو هەوڵ بە شێوەیەکی بەردەوام و وەک یەک فێری وشەی نوێبیت. و باشترین ڕێگەشەوەیە کە هەوڵ بیت هەموو ڕۆژێک 5 بۆ 10 وشەی نوێ فێربیت، چونکە لەوە زیاتر وات لێکات کە مێشکت زۆر هیلاک بێت و ئەمەش ئەبێتە هۆیەوەی کە وشەکانت زوو لەبیر بچێتەوە. خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەویشەوەیە کە کاتێک کە فێری وشەی نوێ ئەبیت هەوڵ بە پەیوەندی دروست بێت لە نێوان ئەو وشە نوێیانەی کە فێری ئەبیت. مەبەستم چییە لەمە؟ باەک نمونەتان بۆ بێنمەوە بۆ ئەوەی کە لە مەبەستەکەم تێبگەن. بۆ نمونە تۆ دەوێت فێری وشەی کار بیت. کار واتە سیارە. هەوڵ بە ئەو وشانەی تر کە پەیوەندیان بە سیارەوە هەیە فێریان بیت. بۆ نمونە drive واتە لێخوڕین، driver سایق، passenger واتە سەرنشین، road واتە ڕێگا. و هەوڵ بە ئەو وشانەی تر کە پەیوەندیان بە سیارەوە هەیە فێریان بیت بۆ ئەوەی کە پەیوەندیەکیان لە نێوانە دروست بکەیت و ئەمەش واکات کە ئەو وشانەی کە فێریان نەبیت لەبیرە نەچێتەوە. خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەویشەوەیە کە پێداچوونەوە بە وشە نوێیانەیە بکەیت کە فێریان نەبیت. کاتێک من فێری ئینگلیزیە بووم دەفتەرێکم دانا بۆ بەحساب ئەو وشانەی کە فێری ئەبم بینووسمەوە تێیە، هەمووی مەنووسیەوە، خوا هەڵ ناگرێت. بەڵام هەر سەیریشم نەکردەوە، ئێستا باوەڕ بکەن نازانەوە دەفتەرە چی لێ هاتووە و چیم تێیان نووسیوەتەوە. بۆیە هەوڵ بە ئەو وشە نوێیانەی کە فێریان نەبیت بە شێوەیەکی بەردەوام مراجعەیان بکەیتەوە. بۆ نمونە هەفتانە مراجعەی ئەو وشانە بکەرەوە کە لەو هەفتەیەدا فێریان بوویت. بەم شێوەیەش سوود لە وشانە وەرەگریت کە لە دەفتەرەکەدا نووسیتەوە و لەبیرە ناچێتەوە. و دوای ماوەیەک زۆر خۆشە کاتێک کە تۆ سەیری ئەو وشانەی سەرەتا ئەکەیت بیرەکەیتەوەڵی باشە من چۆن ئەم وشەیەم نەزانیوە. خاڵێکی تر کە بەڕای من زۆر گرنگە ئەویشەوەیە کە هەوڵ بیت فێری ئەو وشانە بیت کە ڕۆژانە بە بەردەوام ئەیان بینیتەوە و بەکاریان نەهێنیت و پەیوەندی بە تۆ هەیە. بۆ نمونە تۆ خوێندکاریت، هەوڵ بە فێری ئەو شتانە بیت کە پەیوەندی بە خوێندن و قوتابخانەوە هەبێت یان زانکۆوە هەبێت. و بۆ شێوەیە واتە هەوڵ بە فێری ئەو وشانە بیت کە ڕۆژانە ئەیان بینیتەوە و بەکاریان نەهێنیتەوە و ئەزانیت کە سوودە پێ ئەگەێنێت.
و خۆت خەریک مەگە بە وشەیەکەوە کە ئەزانیت قەت بەکاری نایەنیتەوە، یعنی کە وشەیەک پێویستت پێی نەبێت و بەکاری نایەنیتەوە بۆ مشکی خۆتی پێوە مەشغوڵ بکەیت. اینجا با ئێستش باسی ئەو ڕێگایە بکەین کە لوسی بەکارهێناوە بە فێربوونی زمانی نوێ و سوودی لێوەرگرتەوە. ڕێگاکەش ئەوەیە کە هەوڵ بیت بەو زمانە بیر بکەیتەوە. بۆ نمونە تۆ ڕۆژانە شتە بینیت، ئەم شتانی کە ئەیان بینیت هەوڵ بە بەو زمانە بیریان لێ بکەیتەوە، بزانیت کە ئەم وشەیە بەو زمانە ئەزانیت یان نایزانیت. ئەگەر زانیت ئەوە زۆر باشە، ئەگەر نەشزانی لە مۆبایلەکەتا بینوسەرەوە. بۆ نمونە ڕۆژانە 5 وشەیان هەر چەندێکی تر ئەیان بینیت و نەیانزانیت، هەوڵ بە ئەم وشانە بنووسەرەوە لە مۆبایلەکەتا و شەوانە ئەم وشانە لە دەفتەرەکەتا بنووسەرەوە و لە ڕستەی نوێ بەکاری بهێنەرەوە. ئەمە ڕێگایەکی زۆر گرنگە چونکە تۆ ئەو وشانە فێربیت کە بە بەردەوام ئەیان بینیت و بەکاریان نایێنیتەوە. بەم شێوەیەش ڤیدیۆڕۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایکی بکەن و بۆ هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر بەدڵیشتان نەبوو یەک دیزلایک بکەن و پێ بڵێن چۆن بتوان ڤیدیۆکانی داهاتوو باشتر بکەم. تاوەکو ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ.